بێگومان با تەوەری ستۆریۆ دەست بێکەین. جا ئەزان تەوەری ستۆریۆکەمان لەسەر چییە؟ لەسەر 8 مارس واتە ڕۆژی جیهانی ژنانە کە لە ئەم ڕۆژەیە بە دروشمی دەنگی بێدەنگی دەستگای میدیایی کورسات سرودێک بۆ ڕۆژی جیهانی ژنان بەرهەمێنێت. جا بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم بەرهەمە کە بەرهەمێکی دڵنیام زۆر جیاوازە بێت، ئێستا شتەیەگەن بۆچی جیاوازە بێت، چونکە هونەر و بەشێکی دیکەی نێو ئەم کۆمەلگای بێک و کۆکردێتەوە. بۆ ئەومە بەسەر میوانداری ڕائەدراسفریا لە هۆشیاری ڕاهێنان و بەڕێوەبەرەتی بەرەنگار بوونەوەی توندتیژی دژی ژنانمان کردووە، هەروەها زانا عەبدوڵڵایی کە بەڕێزیان هونەرمەندن. بەخێر بن بۆ کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە بەخێر بن. خات و ڕاست بە لە تۆ دەست پێ بکەم. با بزانین بیرۆکەی دروستبوونی ئەم بەرهەمە چۆن بوو بڕیارتان ناکە ئەم بەرهەمە دروست بکەن. سەرەتا سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هاوکاری و هەماهەنگی بەردەوامتان. هەڵبەتە ئەم سرودە بیرۆکەکەی لە 25 نۆڤەمبەرا بوو. من و هاوپیشەیەکی خۆم کە لە بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونی توندتیژی هەولێرە کاک پەیڕەو بەیەکەوە ڕاوبۆچونمان ئەکرد لەسەر ئەوەی کە شتێکی جیاواز دروست بکەین. بیرمان لە بەرهەمهێنانی سرودێک کردەوە کە بێتە مارشی بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی توندتیژی. هەر ئەوە خۆشبەختانە کاتێک کە پرۆپۆزلەکەمان پێشکەش بە بەڕێوەبەری گشتی فێنک شەفیق کرد، فێنکخان بە خۆشحاڵی و پاڵپشتی تەواوی ئێمە کرد لەگەڵ ئەوەی کە هەردوو بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندتیژی هەولێر و سلێمانی عەقید محەممەد و عەقید سەفین هەردووکیان بە خۆشحاڵیەوە شتەکەیان زۆر پێجیاواز و جوان بوو. ئەوە بوو داوام لە بەڕێز کاک بەڵێن سەنگاوی و دکتۆر ئاری ڕەفیق کرد کە دوو سرودیان بۆ نووسیم بڵین هۆنراوە. ئەوەی دکتۆر ئاریمان کرد بە مارشی بەڕێوەبەرەتی و ئەوەی کاک بەڵێن مایە و پێم جوان بوو کە بیکەین بە سرودێک بۆ 8 مارس. ئەوە بوو کۆمپانیای ئێڵ بە خۆشحاڵی و سوپاس بۆ کاک ئاکۆ سەنگاوی و هەروەها کاک زانا کە سرودەکەی کاک بەڵێن سەنگاویان هەر سپۆنسەر کرد بە هەدیە پێیان بەخشین. پێم خۆش بوو کە ئەم پرۆپۆزڵە پێشکەش بە دەستگای میدیای کورسات کەم خۆشبەختانە کە کلیپێکیان لێ دروست کردو ئینشەڵڵا لە 8 مارس بڵاوێتەوە. دەستان خۆش بێت، دڵنیام کارێکی زۆر جوان و ناوازا بێت. ئینشەڵڵا. کاک زانا دەنگی بێدەنگی ئەم بەرهەمە چ پەیامێک ئەگەێنێت؟ پەیامی ئەوەی کە بەڕاستی ئێمە ئاگامان لە ماڵ و منداڵ و خێزان و تەنانەت ئافرەتەکان لە مێردەك هاوژینەکەیان بێ، یعنی ئاگامان لە هاوژینی یەکتر بێ. خاتوڕاست فکرێکی زۆر جوانی بوو ئەو مۆزوعەدانا، یعنی کە چاولێکی بەشی توندوتیژی هەمیشە ئەگەرویش بێتە پێشت تەبەن ئەوڵ بە ئارامی دوای بە توندوتیژیەوە شەردێنە پێشە کێشێک بێتە پێشە. بەڵام لەو پەیامەدا بە شێعر بە گۆرانی خەڵکی داوەت کردو بۆ ئاشبوونەوە. ئەمە زۆر فکرەیەکی جوان بوو، دەستت خۆش بێ. پەیامی ئاشبوونەوەی تێدایە، پەیامیەوەی تێدایە کە لەگەڵ یەکتر ئارام بین، یەکترمان خۆش بوێ. دیارە وەکو تووڕەبوون هەموو ئینسانێک تووڕە دەبێ، ئەگە تووڕە نەبین غێرە تەبیعیە. بەڵام زۆر جار تووڕەبوونەکانیشمان لە ئاستێکدا یعنی پارێزین کە نەگاتە ئاستێک کە ئەگە ئارام بووینەوە خۆمان شەرمەزار بین، هەرەکێک نەکەین، قسێک نەکەین، بەرکەوتنە هەر دەبێ. دیارە هەموو کەس لەگەڵ یەکتر بیر و فرەکانی جیاوازە، ژن و مێرد، خوشک و برا لەگەڵ برا دەچینە نێوە کۆمەلگایە لەگەڵ دوکانێک قسەکەیت دەبینی ئەسڵ چاولێکردنمان لە ژیان جیاوازە. بۆیە ئێمە نابێت چاوەڕێ بین کە تەواوی خەڵکی دەوروبەر خێزانەکەمان یانە خێر ئەگە ئافرەت بین مێردەکەمان یا هاوژینەکەمان یا کچەکەمان یا کوڕەکەمان یا کۆمەلگایە وەک ئێمە بیرکەنەوە. ئەمە زۆر کێشەیە، چونکە هەموو یەک بیرکەنەوە ژیان خۆش نابێت. ئەو کاتێک کە بەخاتی ئەوەی کە بیر و باوەڕەکەیان لەگەڵ من فەرقی هەیە، دیارە تۆزێک پێم ناخۆش دەبێت، هەمومان هەروای، بەڵام لە ئاخردا دەبێت حەقیش بە کەسایەتی پەنامان بدەین، بە جیرانەکەشمان بدەین. پەیامی زۆر تێدایە، پەیامی ئاشتیە، پەیامی ئارامشە. دەستان خۆش بێت. هەر لە ئەم بەرهەمە کە بەرهەمێکە تایبەت بە ڕۆژی جیهانی ژنان توانین بڵین بۆ ژنان وتراوە، چۆن بوو دەنگی پیاوێکتان بۆ ئەم بەرهەمە هەڵبژارکەواتەوە بەستان چی بووە لە هەڵبژارین دەنگی پیاوێک بۆ ئەم بەرهەمە؟ ئێمە لە کۆمەلگایەک ژیان دەکەین، پێی دەڵێن کۆمەلگای
پیا و سالاری دەبێ ئێمە لە هەستاوە ئەوڵ هەنگاو ئێماڵێنینەوە نەیانی پێویست نەبێ کە ئافرەت کە ینی ئافرینەندا ئافرەت یا ژن هەر ئەوان هاوار بکەن مافی ئێمە بدەن با خەیستەکە با پیاو بڵێ دەبێ ئێمە ئەرکی سەرشانە ژن و پیاویەکە و ئێمە پشتیوانە لە ژنەکان بکەین نە هەر ژن بێ پشتیوان لە خۆی بکە دەبێ پیاو ینی پیاوە هەنگاوە هەڵێنێ و لە بەرامبەریدا بۆچی دەبێ ژنیش هەنگاو بۆ پیاو هەڵێنێتەوە یعنی ئەمە قەرار نییە کە باسی ژن دەکەین بڵێن حتممە لە کۆمەلگادا هەر پیا و سالارە و پیا و چەلیوایە قەوە و قودرەتی زیاترە ئەتوانێت زوڵم بکە بۆچی زۆر جار لە بنەماڵێک دەبینی ئافرەتێک زوڵم دەکە جار زۆر ئافرەتێک ئەتوانێت بێسرود بڵێ گۆرانی بڵێ داوای حەقی پیاو بکە داوای ئەوە بکە کە ئێمە دەبێ میهرەبان بین لەگەڵ براکەمان لەگەڵ مێردەکەمان لەگەڵ باوکەکەمان ئەوە چوازە کەواتە پیشاندانی ئەو یەکسانیەیە کە لە ئێستادا ئەبێت فراهەم بکرێت دەستە خۆش بێت ڕائەت ڕاست یەمەوە لای تۆ پێم بڵێ لە بەشەکەی ئێوەیە لە بەرەنگار بوونەوەی تو دوو توێژی دژی ژنان چۆن ئەتوانرێت هونەر ببەسترێتەوە بە بەشەکەی ئێوە بەڵێ دیارە بە گوێرەی ئەوەی کە ئێمە زیاتر بەرکەوتەمان لەگەڵ کۆمەڵگەیە هەیە لە ڕێگەی کێشە کۆمەڵایەتی و کێشە خێزانیەکانەوە و لە ڕێگەی ئەو هوشیاریانەی کە بڵاوێکەینەوە لە ناوەندەکانی خوێندن بیاخۆزانکە و پەیمانگاکان وا بیرمان کردەوە وا بە باشمانزانی کە لە ڕێی هونەرەوە بچینە ناو کۆمەلگاوە چونکە لە جیهانی ئێستاە زیاتر ئەوەندەی هونەر ئەچێتە ناو خەڵکەوە پەیامەکان جوانتر ئەگات وەکو ئەوانەی تر یعنی وەکو قسەکردنێکی ئاسایی نییە هەر بۆیە پێشتریش ئێمە فیلمی 7.5 بەرهەمهێنا هەر بە هاوکاری و هاوبەشی لەگەڵ دەستگای میدیای کورسات بە خۆشبەختیەوە ئەم فیلمە هەتا ئێستش لە ناو سیمینارەکان لە ناو خوێندنگەکانە ئێمە بەو فیلمە پەیامەکانی خۆمان ئەگەیەنین بەڕاستی و هەر بۆیەش بیرمان لە بەرهەمهێنانی سرودێکی لەو جۆرە کردەوە بۆی زیاتر لە ڕێگەی سرودەکە هەروەکو مامۆستازانە ئاماژەی پێەیە بتوانین پەیامی ئاشتی بکەینە ناو کۆمەلگاوە بۆیە ئێمە هەر ینی لەگەڵ هاوڕێیانمان وە هاوڕابووین کە هونەر بکەینە پێشینەی خۆمان بۆ لەمە جا اینجا چ بەوە سپۆت بێ یاخۆت بە هەر شتێک بێت چونکە ئێمە هێڵی گەرمی ژمارە 1990مان هەیە کە ئەم هێڵە زۆر گرنگە هەموو کەسێک هەموو تاکێکی خێزان ئاشنایی هەبێ ئەم بۆ منە ئەم هێڵە گەرمە ئەگەر لە ڕێی سپۆتێکۆ بچێتە ناو خێزانەکانەوە باشترە لەوەی کە بەدەنگێک ئێمە بیگەێنی زۆر باشە دەستان خۆش بێت کاکزانان هەر لەبارەی ئەم بەرهەمەوە کە بریارە لە 8 مارسا بڵاو بکرێتەوە بەرهەمەکە ئاوازی چییە هۆنراوەکەی هیچیە ئەوانشمان پێ بڵێت بەڵێ هۆنراوەکەی مامۆستا بڵێن سەنگاویە ڕێز و سلااوم بۆی هەیە بەڕاستی هۆنراوەکانی تایبەتە وەکو ئاواز و وتن کە خۆم بتومە ئارتین عەبدوڵڵاهی ئارتین کوڕمە ئەنجامیداوە و بەشی ڤیدیۆکەی کە بێ ئای کراوە هەر لە کورسات زەحمەتی کێشاوە سپۆنسەری بۆ پشتیوانی لێ کردەوە ڕێز و سلااوم هەیە بۆ جەماعەتێک کە زەحمەتیان کێشاوە کاگژیر بەڵێ ئیتر بەرهەمەکە بۆ شێوەیە بوو بەرهەمە دەستان خۆش بێت اینجا ڤیدیۆ کلیپەکە ڕاستەیە هێشتا بینەران نەیان بینیوە بەڵام ئێمە بینیمانە ئەو بەرهەممان بینیوە چۆن بوو بڕیارتانە کە بەرهەمەکە بە زیرەکی دەست کرد دروست بکەن لە جیاتەوەی کە کۆمەڵە هونەرمەندێک بەکاربهێنن لەنێو ئەو بەرهەمەیە بەڵێ کۆبنەوەیەکمان ئەنجامدا کاکژیر وای پێباش بوو کە لەو شتە تەقلیدیە بینە دەرەوە کە کلیپێک بێت و کەسانی بڵین پسپۆرت بێن ناو بەرهەمەکە و بەرهەمەکە تۆزە جەنجاڵ بێت لەبەر ئەوەی کە ئەمە گۆرانی نییە ئەمە سرودە لەبەر ئەوە پێمان باش بوو کە بازیرەکی دەست کرد و بە خۆشحاڵیەوە کە تەسەورەکەم بەدڵی هاوڵاتیانیش بێت چونکە ئێمە خۆمان بەدڵمانە بۆکو ئەوەی کە بینیمان بە هیوا مەدڵی هەموو کەسێک بێ دەستی ئێوە خۆش بێت و لە شیشتان ساخ بێت پرسیارێکی تر کە لە قسەکانەوە کاتە قسەمانە کرد پێش بەرنامە پرسیارێکم بۆ دروست بوو تۆ گلەییەکت هەبوو لە ئەو فیلمانی با بڵین کە لە ئێستا دروست سەکرن کە کاتێک چیرۆکی ئەو فیلمانە وەرەگیرێت ئێوە
چۆن بڵێ ناخرێن لە نێو بابەتەکەەوە لەگەڵی کە بابەتەکە پەیوەندی بە ئێوە هەیە. بەڵێ من زۆر دەرکم بەوە کردو، ینی لەوەتی هاتوومەتە ناو ڕاگەیاندنەوە بەڕاستیەوە نزیکەی 5 ساڵە لە ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونتیژیا کارم کردووە. ئەوەی متابعی دراما کوردی و فیلمە کوردیەکانەکەم بەداخەوە زۆربەی کێشەکان خێزانین وەک ئەیبینین و ئەم کێشە خێزانیانە کاتێک کە چارەسەری ئەکات دەرهێنەر کە چارەسەری بۆ ئەدەزێتەوە ئەبینین زیاتر جیهەتی پۆلیس و یاخود نهێشتنی تاوان بڵێن کێشە خێزانیەکان چارەسەرەکەن کە لە ڕاستیە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونتیژیا. بۆیە پێم خۆش بوو کە و پرسیارەوە کرد. پێم خۆشە هەر لێرەوە یعنی داوا لە دەرهێنەرەکان کەم بۆ لەمە دووە هیچ نەبێ ڕۆڵێکی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونتیژی نیشانی هاوڵاتیان بن، نیشانی تاکی خێزانی بن کە لە ڕێگەی هونەرەوە بتوانین بناسرێ ئەم بەڕێوەبەرایەتی بناسرێ کە کێشە خێزانیەکان لێەوە چارەسەرەکرێن نەک لە نەهێشتنی تاوان یاخود پۆلیس. ئەم بەرنامەیە بۆ چوینمە ئەو بێزگە لەوەی کە دەتوانێت سرودێک نیشاندا کە ئاکتیڤیەتێکە بۆ لەلایەنەوە حەز دەکەم زۆر کەس هەن لێرە نازانن ئەو شۆنە هەیە و دەتوانن پشتیوانە لیان لێ بکردرێ چ مناڵ چ ژن چ پیاو و زۆر خۆشحاڵ دەبم لەسەر ئەو مۆزوعە قسە زیاتر بکردێت دقەیەک تایمدا بنیم بۆی ئەو شتە بەحس دەکەین. ئەلان زۆر جەماعەت پێیان وایە مۆزوع سرودەکەیە و زیاتر لەسەر بەڕێستان قسە بکردێ لە چ بەشێکدا کە ئیش دەکردێ بۆی ئەلان بەڕێستان ئاماژەتان بە ڕقەمەی 190 کرد. شاید زۆر کەس نەزانێ ئەو ئاماژەکردە کە 190 هەیە هەر کێشێکت هەبوو لە ماڵە زۆڵمە لێکرا دەتوانێت بە 190 پەیوەندی بگری و بەسەریعی دەتن بۆ لای دروستە. ئەمە بەسم ئەو بەشە بوو کە دەستە خۆش بە کاک زانانجا. ئەوە لەبیر نەکەین بێگومان دەستگای میدیای کورسات وە کورسات مەگەزین تایبەت لەلایەنە هونەرەکەەوە کار لەسەر ئەم بابەتانە ئاکات و بەرنامەی بنەوشەمان هەیە کە هەر بابەتێکی ئافرەتان هەبێت بێگومانۆکو بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ژنان بێگومانم لەوەی کە بەرنامەی زۆر تایبەت و زۆر باشتان کردووە لەگەڵ بەرنامەی بنەوشەیە. ئەو بەرنامەیەمان هەیە و بەشی دیکەشمان هەیە کە بە هەمان شێوە ئەتوانن بە شێوەیەکی زۆر کراوە بەرفراوان باسی ئەو بابەتانی ئەوانی لێوە بکرێت. زۆر سپاس بۆ ئێوەش کاک زانە. پلان و پرۆژەی داهاتووی تۆچی ئەبێت هەر لە ئێستاوە جگە لە ئەم بەرهەمی دیکە ئامادەیە؟ دۆشە و لەگەڵ مامۆستا بەڵێن قسەم کرد پرۆژێکی جوانمان پێە لەسەر مۆزوعی ئەو شەڕە. من با پێش هەموو شتێک باسیەوە بکەین کە دڵمان لە ڕۆژاوایە دڵمان زۆر لە ڕۆژاوایە یعنی بەخشە ڕۆژهەڵات ئەوەندە کارمان لەسەر ڕۆژاوا کرد ڕۆژهەڵات بمبورە دڵمان زۆر لەگەڵ ڕۆژهەڵاتە لەسەر ئەو شەڕ و ئەو تەقینەوە شتێکە هەیەی بەداخەوە هیچ شتێکی ژنێ کە پەیوەندی بگرین. دەزانم ئەلان ئێمە دەبینن لەلایەن سەتەلایتەوە هیوادارم کە باش بن هیوادارم کە لەو حاڵەت و لە وەزە بێنە دەرێ و دڵمانێنی ئەو ڕۆکە من لە نێو باشووردام لە نێو خەڵکی باشوور هەموو نیگەرانی حاڵی ڕۆژهەڵاتن هەمویان دڵیان لە ئێوەیە ئینشاءڵڵا کە هەموو شتێک باش دەبێت ئینشاءڵڵا. دەستە خۆش بە کاک زانە لەسەر مۆزوعی ڕۆژهەڵات خەریکی پرۆژەی تازە فەرموو پرۆژەی تازە کەواتە لەسەر مۆزوعی ڕۆژهەڵات ئەم شەڕەیە بەس مۆزوعەکە چییە باسیکرێت بێت تا هەفتێک یعنی فکرێکی زۆر جوان مامۆستا بەڵێن نووسیوێتی تایبەتە تا لەگەڵ بەڵێن سنگاویان ڕێکەوتون بەڵێن تایبەتە ڕێزە سڵامان هەیەوەی لێرەوە هەڵبەت. ڕائدراس ئێوە لەلایەنە هونەریەکەوە چ کار و پرۆژێکی دیکەتان ئامادەیە یاخود لە داهاتوە کاری ترتانەوێت؟ هەموو کاتی ئەمە وتمانە بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی پێویستمان بە کاری دەستە جەمعی هەیە بە تەنیا ئێمە ناتوانین بەرەنگاری تونوتیژی بینەوە. هەر بۆیە لێرەوە داوا لە هەر لایەنێک ئەکەین کە بیانەوەیان پرۆژەی جوانیان هەبێت لە ڕێی هونەریەوە ئێمە دەرگای بەڕێوەبەرایەتیمان کراوەیە بۆ سەرجەم دەرهێنەران بێ یاخۆ سەرجەم لایەنی دەستگا ڕاگەیاندنەکان بێ ئێمە بە خۆشحاڵیەوە هاوکاریان وەکو خۆمان تا ئێستا تەنها ئەم سرودە هەیە و لە پلانیشمانە کە شتی باشتر بکەین و سپۆتێکیشمان ئامادەیە کە
نردومانە بۆ سەررجەم کەناڵەکانی ڕاگەاندن لە 8 مارسا بڵاوبێتەوە هەر بۆ ڕێکلامێکی سۆنۆزدا. دەستان خۆش بێت. سپاس بۆ کەواتە ئێوەش. هەر لە ئێستاوە ڕائدراس ئەمێ پەیامی خۆت بگەێنی بۆ ڕۆژی 8 مارس. بەڵێ داوا لە هەرچی ژنەکەم کە زۆر بوێر بن هەرتون تیژێکیان بەرامبەر ئەکرێت تکایە مەی شارنەوە و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونتیژی دەرگای کراوەیە بۆ هەموو ئەو کەسانی کە ڕوبەڕووی تونتیژی ئەبنەوە و هەموو کەسێک ئیشەڵا دوور بێ لە تونتیژی. ئێمە جگەلەوەی کە نووسنگەکانمان هەیە سکاڵای لێوەرەگرێ لێوەرئەگیرێ ئێمە بەشێکی گەورەمان هەیە پێوترە ڕاوێژکاری خێزانی کە ئەم بەشە زۆر گرنگە هەموو تاکێکی خێزان یعنی بیزانێت لە بەرەوەی سکاڵا تۆمار ناکەن لەوێەوە. بۆیە من پەیامەکەی من ئەوەیە کە پێیان بڵێم بەتەنیانین ئیشەڵا شاری سلێمانی و کوردستانی هەمیشە لە ئاشتی و ئاساییشا بن ئینشاءالله. دەستە خۆش بێت. کاکزانە عەبدوڵڵای تۆ پەیامە چیە بۆ ئەو ڕۆژە؟ بە ڕۆژی ژن دروستە ڕۆژ بە نێوی ژنە ئەمن پەیامەکەم هەوەیە ئاگامان لە یەکتر بێ هیچکە دروستە بۆ ژنە بەڵام هەمووی بە هەمومانە بە ئاگامان لە یەکتری بێت. یەکشت با بڵم زۆر وەرگرتنی محیبەت شا کەلیمەی وەرگرتنە ناوەکتون وەرگرتن یعنی فقط دانێ وەرگرتنە یعنی نابێ ئێمە هەر چاوەڕێ بین نەفرێک محیبەتمان دەرجا پێ بکە دەبێت ئامادە بین بۆ وەرگرتن دەبێت ئێمەش محیبەت بکەین دوو تەرەفە بێ ئەو مۆزوعە پێغامەکە مەرەوەی دەبێت ئاگامان لێکتر بێ محیبەت بە یەکتر بکەین چون لە ئاخردا فقەدەوە دەمێنێتەوە هیچ شتێک نامێنێتەوە میهرەبانی محیبەت. بێگومان کەواتە ژیان پێکاتوە لە بەخشین و وەرگرتنەوە بێگومان لە نێوان هەردوو ڕەگەزە. دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون. زۆر سپاستانەکەین بۆ هیواین کە کاری زیاترتان هەبێ بێکەوە و بەرهەمی جوانتر لە ڕێگەی دەستگەی میدیای کورسات و کورساتەوە بڵاو بکەنەوە. دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ ئێوەش.